ئەگەر لەگەڵ بەیاننامە و وتار و قسەی ناو دیدارەکانتان ڕاستگۆن وەک چۆن بەو پەڕی شادومانی و باوەشتان بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵ کردەوە لە هەمبەر هەڵوەشاندنەوەی کورسی پێکهاتەکان و دابەشکردنی هەرێم بۆ چوار بازنەی هەڵبژاردن فەرموون بڕیاری بەنیشتیمانی کردنی موچەشتمەنە بواری جێبەجێکردنەوە کە لەلایەن هەمان دادگاوە لە هەمان ڕۆژدا دەرچووە. ئێمە هاتووین تا پێتان بڵێین تا ئێرە و بەس ماندوو بووین بەدەست یاریکردن و هەڵوێستی خۆڵەمێشینێتان هاتووین و دەڵێین تووڕە و بێزارین لە بارمتەکردنی موچە و کوتی خۆمان و ماڵ و منداڵمان پێتان ئەڵێین ئەگەر دەتانەوێت میلەت بۆ یەک جاری بڕوا بەوە بکات کە ئێوە و پارتی دوو ڕووی یەک دراو نین و حیزبێک نین لەگەڵ گورگ گۆشت بخۆن و لەگەڵ مەڕشین بکەن فەرمون قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵن و هەر ئەمڕۆ بە فەرمی کارەکانی تایبەت بە هەژماری من ڕەت بکەنەوە کە سەپێنراوە لە ناوچەی ژێردەسەڵاتی خۆتاندا هەماهەنگی لەگەڵ بانکەکانی ڕافیدەین و ڕەشید بکەن تا بەزوویی وەک موچە خۆرانی عێراق لە ڕێیکی کاردەوە موچەکانمان وەربگرین ئێوەی دەسەڵاتداری ئەم سنوورە کە لە بەردەم هەڵبژاردنێکی چارە سازدان دوو بژاردەتان لە بەردەمە یانەوە تا لە پێناو درێژەدان بە شەریکاتیتان لەگەڵ پارتی و ڕاگررتنی دڵیان پشت لە موچە بەبارتە ژیراوانی ئێرە دەکەن و دواتر بەر لە هەر کەس و لایەنێک خۆتان بە سەختی باجەکەی دەدەن یانەوە تا دێنە ژێر باری داوەڕەوەکانمان